بابەتی جوانکاری و نەشتەرگەری جوانکاری و چاندنەوەی قشکە یەکێکە لە ئەوانە ئێستا داهاتێکی زەبەلاحی هەیە لە جیهاندا. زۆرێک لە وڵاتان کردویانە بە سەرچاوی سەرەکی داهات لە پاڵ گەشتیاری و نەوت و ئەوەدا. ئەگەر ئێستا بە تورکیا بەنمونە بینەوە کە دراوسێمانە تەنها لە ساڵی 2022دا 2 بۆ 3 ملیار دۆلاری لە چاندنەوەی قش بەتەنها قازانج کردو. ئێمە چۆن دەتوانین کوردستانیش بگەێنینەوە ئاستەکە سوود لە ئەم چارەسەرە وەربگرێت؟ بۆ مەبەستە ئێستا دکتۆر ئەسعەد ئەدیبان پسپۆر لە نەخۆشیەکانی قژ و پێست ڕاستەوخۆ لەگەڵمدایە. سڵاو لێ بێ دکتۆر، دەبێت بزانم چۆن ئێمە کوردستان بکەین بە ناوەندێکی سەرەکی چاندنەوەی قشکە لە وڵاتانی دیکەشەوە هاوڵاتی بۆ بێت. سڵاو جەنابی دکتۆر، دیارە ئەمە بابەتێکە کە پێویستی بە هەوڵێکی هەمەلایەنە هەیە و چون بابەتەکە هەڵگری مۆزوعێکە لە چوارچێوەی بابەتی هێڵس توریسم ماوەتە گەشتیاری پزیشکی پێویستە ئەهەمیەت و گرنگیەکی چەندلایەنە بدرێ بەم بابەتە لە کوردستانە، بەتایبەت کوردستانێکە خۆشبەختانە ئێستا ژێرخانی بواری پزیشکی باشە، ئێستا دەوڵەمەندە بە کۆمەڵێک زۆر خەستەخانە و سنتەری زۆر پێشکەوت و ڕاقی پزیشکی، ئێستا کۆمەڵێک زۆر ستاف و پزیشکی پسپۆر لە بوارە جۆرە و جۆرەکان لێرە چالاکن. بۆیە ئەمە پێویستە کە سەرەتا بەر لە هەمووی میدیاکاران ئەمە زۆر بە باشی پێناسە بکەن بۆ دەرەوە و تەنانەت بۆ ناوخۆیش کە لانی کەم بەربگرن لەوەی کە خەڵکانێک بۆ ئەم بابەتە نەچنە دەرەوە. ئێستا لە بواری جوانکاری بەڵێ دکتۆر، بەڵێ ببوورە من دەنگی جەنابتم نەبوو. پێویستە ئاگادار لانی کەم خەڵک ئاگادار کرێتەوە سەبارەت بەوەی کە ئێستا ئیمکاناتە لە هەرێما لە شارەکانە بەتایبەت لە شاری هەولێر و سلێمانی بە باشی متەوەفرە و خەڵک نەچێتە دەرەوە و لەگەڵ ئەوەیش ئیشێکی باش بکرێتەوە کە ئەم بابەتە ئەم توانە ئەم پۆتانسیێڵە پێناسە بکرێ بۆ دەرەوەی وڵات. بەڵێ کاک دکتۆر، ئەو پرۆسی جوانکاری کە ئەو پرۆسی قشانەوەی کە لە کوردستان دەکرێت هەمان پرۆسێ لە هەمان ئازدایەکە لە وڵاتانی دراوسێ ئەوروپا دەکرێن یاخودنا؟ من ئەگەر وە کورد دەڵێ بە خۆ هەڵکێشان نەبێ من معتەقدم کە زۆر باشترە لەبەرەوەی ئەساسەن ئێرە شاری سلێمانی و شاری هەولێر بە گەورەی و بە ئاستی شارانێک وەک ستامبول و تاران و ئەوانە نین کە بکرێ ئەگەر کاری خراپیشی تیا بکرێ ون بێت. بۆ ئەوە من معتەقدم کە بەڵێ ئەو کارە زۆر بە باشتر لێرە ئەکرێت و وەک ئاگادارن و هەمووانیش ئاگادارن هوەری دەست و بەتایبەت هوەری جوانکاری پزیشکی هەرچی زیاتر بەرەو خۆرهەڵات ئەچێت گەشەدارتر و ڕێکوپێکترە. بۆیە ئێستا خەڵکانێک زۆر تەوەقعەکەن کە بۆ زۆر بابەتی جوانکاریان سەردانی تاران و شارەکانی ئێران بکەن. بەڵێ من معتەقدم کە ئەوە بە ئاستێکی زۆر باشترەوە بەعکسەوە لە وڵاتانی ڕۆژاوا زۆر کۆنزێرواتیوتر واتە زۆر دەست قونجاوتر بۆ ئەم بابەتانە ئەچن و ئەو گرنگی و ئەهەمیەتە تایبەتە نادەن بە گەواهی و بەشایەتی کەسانێکی زۆر کە بە خراپی بگرە لە سەروی 200 کەیسەوە کە سەردانی ئەم سنتەرەی ئێمەیان کردو ئیشی خراپیان بۆ کراوە دووبارە کراوەتەوە لێرە بۆیان و چاککاری و جوانکاری سەر لە نوێ کراوە بۆیان. بەڵێ دکتۆر، ئێستا بۆ نمونە وڵاتێکە زۆر سوودی لەمە بینیوە وڵاتێکی دراوسێمانە کە تورکیایە سوودی لە چاندنەوەی قژ بینیوە لە ئەوروپاوە خەڵکی بۆ دێت. گرەوەکەی چۆن بردووەتەوە؟ دەڵێت کە من هەرزانی دەکەم چاندنەوەی قژ لە چاو وڵاتانی ئەوروپا هەرزانی کردووە بۆیە هاوڵاتیەکی ئەوروپی دەڵێت من دەچم بۆ تورکیا سەفەرەکە دەکەم گەشتێک دەکەم و قژیشم دەچێنمەوە کەمتری تێدەچێت. لای خۆمان تێچووەکەی چۆنە؟ ڕاستە باڵێ بەنسبەت و لە قیاس لەگەڵ تورکیا تێچووی لای خۆمان ئەگەر نەڵێم کەمتر لە نیوەیە بە دڵنیایەوە زیاتر لەوە نییە. بەڵام مەسئلەکە لەوایە وەک لە سەرەتای قسەکانمە ئاماژەم پێکرد ڕەنگە هەنێ ئیش لە دەرەوەی ئەم سنتەرانە لە دەرەوەی ئەم نەخۆشخانانە کە بابەتی جوانکاری ئەکەن پێویستە بکرێ. یەکەمیان ئەرکی میدیاکارانە بە گشتی ئەوانەی کە ئیشی ڕاگەیاندن ئەکەن. ئەمە کەسانێک کە لە دەواازەی سوۆسیال میدیا و تیڤەکان و تیڤ عالەمیەکان و ئەوانە ئەتوانن پێناسەی ئەم پۆتانسیێڵەکەن کە کوردستان خاوەنی ئەم پۆتانسیێڵەیە.
و دواتر هۆتێلداران و ئەوانەی کە تراڤل ئێجنسی ئۆمانیان هەیە زۆر هەوڵەیەن بۆ وەرگرتن و هێنان داوەتکردنی میوان ئەوان هەوڵ بن لە وەزارەتی تەندروستی بەشێکی تایبەت بۆ ئەم بابەتانەیە بۆ بابەتی واتە بۆ بابەتی هێڵس توریسم دابنرێت یا ئەگەر هەیە کارا بکرێتەوە هاوکاریەک لە بینی بەڕێوەبەرایەتیەکانی پەیوەند بە بابەتی گەشتیاری لەگەڵ وەزارەتی تەندروستی بکرێ بۆ ئەوە کە با بڵێن لایەنێکی تایبەت دابنرێت بۆ ئەم بابەتە و ئیشێکی چڕوپڕتری بۆ بکەن ئەمجا سندیکایەک بۆ ئەم با بڵێن ئیتحادیەک سندیکایەک بۆ ئەم کەسانی کە چالاکن لەم بوارە دابنرێت کە هەماهەنگی و با بڵێن چاودێری و نەزارەتێکی باش ببێت سمعەیەکیش ئەگەر لە دروستبوونایە لە کەدار نەبێت. بەڵێ دکتۆر ئەسعاد ئەدیبان پسپۆری نەخۆشیەکانی قژ و پێست زۆر سپاس کە ڕاستەخۆ لەگەڵم.